لا هەرچێکەن و بینەری زوو بن ئەم کاتان باش زوومی ئێمە ئەم شەو لەسەر دوو پرسی دیاری کراوە یەکێکیان یەکێک لە وەزیرەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە تەوەری یەکەما میوانمانەبێ بە دڵنیاییەوە تایبەت بە سەردانی لیژنە ئابووریە باڵاکەی بەغداد گفتوگۆکەین لەبارەی ڕێکەوتن لەبارەی پرسی موچە و ئەوانەی تایبەت بە وەزارەتەکەی ئەوان چی بڕیاری لێدراوە و ڕسمە گەورەکەش بە گشتی لە گفتوگۆکانە چی گوزەران لەسەر چی ڕێکەوتین لەسەر چی هێشتان جیاوازین ئەوانە باسەکەین لە تەوەری دووەمی شایەکێک لەو بەرپرسانەی هەرێمی کوردستان کە لە کۆبوونەکەی ئەمڕۆی سەرۆکاتی هەرێمی کوردستان لەگەڵ مەسئول پزیشکیان سەرۆکان کۆماری ئێران بەشدار بووە لە تەوری دۆمایەکێکیان یەکێک لەو بەرپرسانە میوان مەبێ و گفتوگۆ لەباری سەردانەکەی پزیشکیان و داواکاریەکانی ئێران لە هەرێمی کوردستان جوابی ئێران جوابی هەرێمی کوردستان بۆ ئێران گفتوگۆکەین لە تەوری یەکەمە بەڕست کوێستان محەممەد وەزیری کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان میوانمە خات کوێستان بەخێرەوەی لوتفە هەیە من بە وەزارەتەکەی خۆتان سەرەتا دەست پێکەم دواتر ڕسمەکە گەورەترەکەین بۆ بەگشتی لەبارەی گفتوگۆکانەوە لە چییە ئەم سەردانەی لیژنە باڵا ئابوووریەکەی بەغداد بۆ هەرێمی کوردستان با بڵێن وەزارەتەکەی ئێوەی گرتەوە لە چییە ئەو وەزارەتی با بڵێن پەیوەندی بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە هەیە ئێوە ئەبێت چی بکەن؟ بەڵێ دیارە کۆبوونەوەیشی باش بوو و لە کەشێکی ئارام و ئەوانەیە کۆبوونەوەکان بەڕێوە چ دوو ڕۆژ کۆمەڵە کۆبوونەوەی زۆر و کۆبوونەوەی لاوەکیشە بوو ئەوەی ئێمە داوامان کرد لە یەکەم ڕۆژ لە بەڕێز وەزیری کار لەگەڵ وەزیری دارایی عێراق تایبەت بوو بە چوار پرسێکیان بابەتی ئەوەی کە لە 2013ەوە لە هەرێمی کوردستان هیچ کەمەندامێک تۆمار نەکراون موچەیان نییە کە زیاترە لە 30,000 کەس و ئەمانە مافی خۆیانە وەکو هاوشێوەکانیان کە ماڵانە بڕێک پارە ئەگەر کەمیش بێت هەیان بێت هەرنا بۆ چارەسەرەکانیان ئەمە پرسی یەکەم بوو کە پێویستە ئێمە لیستەکانمان ئامادەیە تەرخانی دارایی بۆ بکرێت لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە بابەتی دووەممان تایبەت بوو بە هاوتاکردنی موچەی هەرێم وەک عێراق زیاد بکرێ بەڵام لە یاساکەی خۆمان لەبەرەوەی لە یاساکەی ئێمە کۆمەڵێک ئیمتیازی زیاتری تیا بۆ کەمەندام یاساکەی عێراق بۆ نمونە ئەوان خوار 18 ساڵ تەمەنی 18 ساڵ کەمەندام موچەی نییە هەروەها لە لای ئەوان ئەوەی هەر کەمەندامێک موچەیەکی کەی هەبێت کەمەندامی نییە لە کاتێک ئەمە نزیکی 10,000 کەمەنداممان هەیە دەرماڵەی پەکەوتەییان هەیە هەموو خانەنشینێک کە کەمەندام بێت موچەی هەیە وارسی خانەنشین ئەگەر کەمەندام بێت موچەی هەیە 500 گرێبەستمان هەیە کە کەمەندامن و یان لە هەموو حکوومەتەکە موچەی کەمەندامیان هەیە بەس ئەم موچانە لە عێراق نییە بۆیە ئێمە داوامان کردووە کە بەپێی یاساکەی خۆمان تەرخانی دارایی بکرێ بۆ کەمەندامان چکە لە یاساکەی خۆشمان ئەگەر وەک خۆی کاتی خۆی جێبەجێ بکرا هیچ کەمەندامێک لە 250,000 کەمتری نابوو بۆیمە پێویستی بەوەیە کە وەزارەتی دارایی تەرخانی پارەی بۆ بکات بۆ ئەوەی موچەکانیان هیچ موچەیەک لە 250,000 کەمتر نەبێت حاڵێکی کە داوامان کرد تایبەت بوو بە چاودێری کۆمەڵایەتی کە لە عێراق زیاتر لە 2,700,000 خێزان ئەم پارەی وەرەگرن لە کاتێکا لە هەرێمی کوردستان یەک خێزانی ژنی ئەم پارەی وەرگرێ کە بە هەزاران خێزانی فەقیر هەیە بڵێ ژینی بێ هاوسەر هەیە جا بۆتەوە یا هاوسەرەکە ئەمری خوای کردووە یا کچێک هاوسەرگیری نەکردووە بە پێچەوانەوە پیاویش هەروەها بڵێ چەندین دەرچووی زانکۆ هەیە کە لە هیچ بڵێ ئیشێکی نییە پێویست پارەیەشی هەبێتە تا ئەمەزریا ئیشێگە دۆزێتەوە بۆ ئەمەش داوای تەرخانی داراییمان کردو چکە پێشتر هەتا ساڵی 2015 هەشتا هەشت هەزار خێزان ئەم پارەیان وەرگرتووە
بەڵام ساڵی 2015 مانگین و ئەخیر موچیان وەرگرتووەی تر بڕدراوە لەبەرەوەی کە خێرانی دارایی هاتووە پارەکەیان پێنەدراوە. ئێمە داوامان کردووە کە ئەو خێزانانەی کە هەژارن لە هەرێمی کوردستان ئەم پارەیە بیانگرێتەوە. خاڵی چوارەممان ئەوە بوو کە لە شارەکەی ناوەڕاست و باشوور هەموو خێزانێکی هەژار یا کەمەندام ساڵی 4 سەبەتەی خۆراکی زیا وەرەگرێ. پارەکەشی لەکوێ ئەدرێت؟ بودجەی حاکیمەکە لە حسەی ئێمەژە بڕدرێ. بۆیە داوامان کرد پێویستە خێزانە هەژارەکانی ئێمەش کەمەندامەکانی ئێمەش ئەو 4 سەبەتە خۆراکیە وەربگرن و پشتیشمان بەچی بەست؟ پشتمان بە دەستوری عێراق بەست کە لە مادەی 30 و هەر لە مادەی 32 مادەی 30 باسی خێزانی هەژار و بڵێ ژنی بێ هاوسەر و ئەوانەی کاریان نییە ئەبێ حکوومەت بابەت بێ بە چاودێری کۆمەڵایەتی بۆ ئەمانە و لە مادەی 32 بە تەفسیل باسی کەمەندامەکە کە بێ حکوومەت پابەند بێ بەوەی کە هاوکاریان بێت ژیانی شایستەیان بۆ دابین بکات و لە خوارەمانەشەوە دیارە یاسای چاودێری کۆمەڵایەتی عێراقەیە کە یەکێ لە مادەکانی ئەڵێ هەموو عێراقیەکانە بێت لەم هاوکاریە بەشدار بن و سەبارەت بە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵا ئێمە یاسامان هەیە ساڵی 2011 ساڵی 2022 هەموارمان کردوێتەوە. بۆیە ئێمە پاڵپشت بە دەستور و یاساکانی هەرێم و عێراق داوامان کرد کە ئەم هاوکاریانە بۆ کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵاکان و خێزانە هەژارەکانی هەرێمی کوردستان تەرخانی دارایی بۆ بکە وەزارەتی دارایی عێراق. ئەمەی سەبەتی خۆراکەکە چوارەم داواکاری بوو کە داواکان کردبوو. زۆر باشە. جا من دانەدان ئەگەر دەرفەت هەبێ پرسیاریان لەبارەوە کەم حەزەکەم ڕێی ئێوەش بزانم. ئەوەی یەکەم کە لە 2013ەوە هیچ خاوەن پێداویستێکی تایبەت لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. بۆچی تۆمار نەکراوە؟ هەرێمی کوردستان خۆی تۆماری نەکردووە یان گرفتێکی دیاریکراو لە بەغدادەوە هەبووە و جوابەکەی بەغداد چی بوو لەو کۆبوونەوە؟ بەڵێ خۆی بەڵێ لە 2013 هەرێمی کوردستان خۆی موچەیاوە، خۆی پارەی چاودێری خێزانیاوە، خۆی پارەی کەمەندامیاوە هەتا کەی هەتا مانگی 2 2024 هیچ پەیوەندی بە عێراقەوە نەبووە، پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بووە. طبعاً ئەو کاتە کە قەیرانی دارایی هات خۆ دەزانین بودجە نەماوە ئەو شتانە لە ساڵی 2000 و کۆتایی 2012 ئەوانە بۆی قەیرانی داراییەوە ئیتر تۆمارکردنی کەمەندامی نوێ ڕایگیراوە. لەو کاتەوە هیچ کەمەندامێک تۆمار نەکراوە جگە لەو 15,000 کەمەندامەی کە سەرەتای ئەم کابینەیە ئێمە وەزارەت داوامان کرد کەم 15,000 پێشتر موچیان هەبووە بەناو ڕەوا بڕدراون هەمویان چوونەتەوە لیژدە لە لیژدە سەلمێنراوە کە کەمەندامن جگە لەو 15,000 کە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و بە پاڵپشتی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان موچیان بۆ بڕدرایەوە هیچ کەمەندامێکیکە تۆمار نەکراوە. من پرسیارێکەکەم لە مەسلحەتی خاوەن پێداویستی تایبەت و تەسەوڕەکەم پشتگیری ئارگومنتەکەش بکەیت. لە 2013ەوە بە دڵنیاییەوە سەرڕای ئەوەی کە پرسی دامەزراندن بە فەرمی ڕاگیراوە بەڵام بە نافەرمی دامەزراندن هەر هەبووە لە بەرزکردنەوە بۆ بەشێک لە توێژەکان و با بڵێین بە تایبەت سەربازی و پرسی دادوەرەکان ئەوانە هەر هەبووە. هەر بەڕاستی دامەزراندن هەبوو بێ و پێویستی بودجێ دیاریکراو بۆ موچە لە هەرێمی کوردستان هەتا هاتووە بەرز بۆتەوە شتێکی گونجاو بوو خاوەن پێداویستی تایبەت تۆمار نەکرێ بۆی موچیان پێ ببڕێتەوە بۆ ببڕێتەوە لە بەرامبەرە دامەزراندن بە نایاسایی هەبوو بێ لە بەرزکردنەوەی هەندێک لە چین و توێژەکان هەبوو بێ کە لەوە ئەچێگەر پلەشیان بەرز نەکرایەتەوە زۆر پێوەیان دیار نەبوو بێ بەڵام بڕینەوەی موچە بۆ خاوەن پێداویستی تایبەت بە دڵنیاییەوە تۆ ئەزانی کە چەند پێویست بۆ بۆیان. بۆ یەکەم شتێک نییە بە ناوی دامەزراندن بە نایاسایی چکارچی دامەزرێ بە یاسا دامەزرێ بەڵام ئەگەر بڵێ خەڵک تاکوتەرا دامەزراوە جا بە واستەی حیزبی بوو بێیان بە پێویستی هەنێک وەزارەت بوو بێ ئەمە جیایە بەڵام
ئەوەی کە کەمەندام تۆمار نەکراوە 30,000 کەمەندامە 30,000 بەراورد ناکرێ بۆ تاکو تەرایی کە قزمی بەرپرسێ بووە یان حیزب پاڵ پشتی کردووە یان وەزارەتەکان پێویستیان پێیان بووە بۆ نمونە بەسەن سەنتەرێکی ئۆتیزممان کردوتەوە داوامان کردو 30 کەسمان بۆ دابمەزرێ 30 کەسیان دامەزراندووە بەڵام ئەم دامەزراندنەکەمانە بەراورد ناکرێ بە 30,000 کەس 30,000 بڵێ ژمارەیەکی زۆرە بەڵام لەگەڵەوەشە ئێمە کە هاتوین بۆ ئەم وەزارەتە من ساڵی 2019 لەگەڵ یەکەم دیدارم لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەت دوو پرسم ڕوژانوە تۆماری کەمەندام لەگەڵ چاودێری خێزان بۆ هەردووشی وتی بەڵێم بێت دۆخی دارایی باش بێت ئێمە هەردووکی جێبەجێەکەین تەنانەت وتی بڕۆن ڕێکارەکانی تۆمارکردن و ئەو شتانە مەوەستێنن بیکەن بەڵام خۆ دەزانی لە 2020 لە مانگی 11 2019 کۆرۆنا بڵاو بوو لە 2020 گەیشتە قیممە و مانگی سێ بوو بە کەرەنتینە و پارە نەما و نەوت دابەزی بۆی نەتوانرا جێبەجێ بکرێ بەڵام ئێمە ئەو ڕێکارانەمان هەر کردووە بۆ نمونە لیژنەمان پێکەنا و لیژنەی باڵا لە ئەنجومەنی وەزیران پێکێنرا لیژنەکە پێکاتبوو لە بەڕێزان وەزیری دارایی وەزیری تەندروستی سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون و منیش وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چەند لیژنەیەکی لاوەکیشمان پێکەناوە دواتر لیژنەی پزیشکی دروست کرا لە هەر چوار پارێزگاکە بۆ ئەوەی کە بڵێ پشکنین بۆ کەمەندامەکان بکەن پشکنین کرا دیست دروست کراوە ئەم ڕێکارانە نەوەستاوە بەڵام قەیرانی دارایی نەمانتوانی کە نەک کەمەندامی تازە تۆمار بکەین نەتوانرا موچەی فەرمانبەر بدرێ سیر کە 2 ساڵە سەرێک لە ساڵ 21 موچەی فەرمانبەر لێی بڕدرا و هەنێ موچەش فەوتاوە بۆیە ئەم قەیرانی داراییە وای کرد کە نەتوانرێت تۆماری نوێ بچێتە پێشەوە هیچ دیارەکە کەی دەستپێکەنەوە بۆ تۆمارکردنی ناوی تۆمار کراوە بەڵام مەبەستم ئیتر پێویستی بە تەرخانی دارایی هەیە لەلایەن کێوە لەلایەن بەڕێز وەزیری دارایی عێراقەوە خۆ دەزانستا شتێ لە عێراق وەڵامیشتان وەرنەگرت ئەم کۆبوونەوەی لەم کۆبوونەوەی ئەو طبعاً ئێمە من مناقەشێکی دوور درێژم لەگەڵاکردن ئەو تەبری ئەوەی هێنایەوە کە ناتوانێت تەرخانی دارایی بکە لەبەرەوەی کە بودجێ 2022-23-24 پەسەند کراوە بەڵێ 23-24-25 بۆیە ناتوانێت کە هین بکات تەرخانی تازە بکە بەڵام ئێمە وەڵاممان نایەوە کە بۆچی ئەبێت وەزیرانی عێراق هەر ئەمڕۆ بڕیاریاوە پارە بۆ 900 خێزان 900 زیاتر خێزانی هەژار ببڕێتەوە ئەم تەرخانە چۆن نەکرێ دیارە بە بناقەلەیەکرێ هەر بەو شێوازش تەرخانی دارایی بۆ ئێمە بکرێت بەس پێمان بێت دەسەڵاتی ژراوە بە سوودانی کە با بڵێن گواستنەوە بکات ئەتوانێت بیکا بەڵێ بەدڵنیە توانێت بیکە طبعاً ئەم یەکەم ڕۆژ ئەم مناقەشانەمان کرد ئەوان وەڵامی خۆیان نایەوە ئێمە وەڵامی خۆمانمان نایەوە دوایی وتیان دوای ئەم کۆبوونەوەیە پاش نیوەڕۆ لیژنە لاوەکیەکان کۆ ببنەوە وەزارەتی کار و ستافەکەی لەگەڵ وەزارەتی وەزیری کار و ستافەکەی لە عێراق کۆ ببنەوە بەداخەوە هۆڵەکەشیان بۆ دەزیشان کردین ئێمە چوینە هۆڵەکە ستافی وەزارەتی کار من خۆم و بەڕێوەبەرە گشتیەکان بەڵام ئەوان نەهاتن سێ چارەک دانیشتین دوای تەلەفۆنمان کرد نەمان دۆزیەوە وەزیر دواتر من قسەم لەگەڵ سەرۆکی وەفدەکەی ئەوان دکتۆر فواد کرد پێم وتم وەزیر نەهات ئێمە تەوسیەکانمان چی لێ بکەین وتی بن دڵان پاشنیوە ئێوارە پێم وتی قسەی لەگەڵەکەم سبەی واکەین پێش کۆبوونەوەی دووەم پێکەوە دابنیشن بۆی بگەنە نەتیجا بەیانی نەهاتەر کە کۆبوونەوەکە دەستی پێکرد سەی دکتۆر فواد مکرێک سەوتی دوێنێ دوای کۆبوونەوەی یەکەم وەزیر ڕۆشتۆتەوە بۆ بەغا بەڵام ئێوە تەوسیاتەکانتان بنووسن حازریکەن بیانویەکی دیاریکراوە هەبوو بۆی کە چۆتەوە بۆ بەغدا ئەڵڵهی جا من نازانم لێم لە پرسیوان
زاهین خۆی بابەتەکەوەیە کە بابەتەکانی پێ گرنگ نەبووە ئەمە من لە قسەکان ما پێم وتنوتمە بابەتێکی ئینسانیە پێویست ناکات بەڕاستی کە گرنگ نییە بۆچی تێکەڵی بابەتە سیاسیەکان بکرێت ئەو دووە دەفی خۆی هەبوو کەنەی پێکە دیارە ئێمە دواتر بەڵێ چوار داواکاریەکەی خۆمان کرد بە تەوسیە بە عەرەبی ئاراستەی بەڕێز دکتۆر فوادمان کرد و داواشمان کرد کە ئەو ئەنجومەنە موعیدێک ڕێکخا بۆ ستافی وەزارەتی کار لەگەڵ ستافی وەزارەتی کاری عێراق لەگەڵ وەزارەتی دارایی و لەگەڵ نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە بەغا قسەمان کردووە کە پێش ئەوەی کە لیژنەکە قەرارە هەر هەرێمی کوردستان بچێتەوە بەغدا پێش ئێمە نازانین ئێمە داوامان کردووە لە نوێنەرایەتیش و لە بەڕێز دکتۆر فواد کە ئەو دیدارەمان بۆ ڕێکخەن چکە ئەگەر دیدارەکە بینی ئێمە وەزارەتی کار و بینی ئێمە وەزارەتی دارایی نەبێت جارێک کە لە ناو ئەو کۆبوونەوە فراوانەیە من تەسەوەرەکەم ئەنجامێکی ئەو تۆی نەبێت نەبێ باش دووسێشتی ترت باس کرد من دانەدانە پرسیارە نەبارەوە ناکەم هەمویان بەیەکەوە حەزەکەم جوابێکم بیتەوە کە خستوتانەتە ناو تەوسیاتەکان کەواتە لەبارەی نەهاوتاکردنی موچە نەپرسی چاودێری کۆمەڵایەتی نە ئەوەی سەبەتی خۆراکیش جوابێکی دیاریکراوتان تا ئێستا لە بەغا وەرنەگرتوێتەوە نییە؟ من وەکو باسم کرد وەزیر و ستافەکەی ڕۆیشتن کە بەڕاستی من زۆر بەلامەوە غەریب بوو ینی وەزیرێک پێی بوویترێت ئەو لەگەڵ وەفدێک هاتووە سەرۆیکی وەفدەکەی پێی بڵێ بڕۆن لە هۆڵێک لەو کۆڵانە بۆتان دەزیشان کراوە بچن کۆ ببنەوە بڕوا سواری تیارە بڕبێ و بڕاتەوە بۆ بەغا بەبێەوەی سەرۆکی وەفدەکەی ئاگای لێبێت سەرۆکی وەفدەکەشی ئێوارەش ئێمە سەعات حەوت یەکتریمان بینی هێشتا نەیزانی بوو کە سەفەری کردو ڕۆژی دوای زانی سەفەری کرد ینی وەڵامی بە ئێمەیەوە کە سەفەری کردو ئەمە حاڵەتێکی زۆر غەریب بوو بەلای منەوە بەڵام ئێمە سوورین تەوان لەسەر داواکاریەکانمان یەکێ لە وەڵامەکانی تەوان بابەتی ئەوەی کە موچەی کە مندام زیاب بکرێت قسەمان کرد تەیف زۆر بە موسەیتری وتی من ئەو یاسایە جێبەجێ ناکەم کە ئەنجومەی نوێنەرانی عێراق پەسەندی کردووە لەبەرەوەی پرسیان بە من نەکردو من تەرخانی داراییم بۆ نەکردوون و بۆشیان ناکەم من تەسەورم کرد ئەمە هەر بۆ خۆت زیینەوە بێ لە هەرێم بۆیە بۆ ڕۆژی دواتر لەگەڵ پەرلەمانتاریی بەڕێزی کورد لە بەغا قسەم کرد وتم بە دوواداچوونێکم بۆ بکە بزانە ڕاستە ئەم قسەیە دوای تەلەفۆنی بۆ کردم تی بەڵێ تا ئەسانەی هێشتوە یاساکە بچێتە بواری جێبەجێکردن و تەرخانی دارایی بۆ نەکردوون بەڵام بە بڕوای من هەر پێی جێبەجێیەکەن خۆ دەزانی وەسعی بەغا و سیڕاعاتی حیزب و شتەکان وانە و تێت پێی جێبەجێیەکەن بەڵام مناقەلەی پارەی بۆکەن ڕوونە بەڵێ ئێستا ئێوە کۆمەڵێک شتان وەکو خۆ دووتت نەتان وەستان و هەم تۆمارکردن با بڵین ئەزانن کە بەنزیکەی ئێمە ناوی هەژاریشمان تۆمار کردو 200,000 خێزانی هەژار هەیە لە هەرێمی کوردستان کە چاودێری کۆمەڵاتی ئەیگرێتەوە ناومان 250,000 تۆمارمان کردووە بڵێ بە زانیاری تەواوە ناوی چواری موالیدی ناوی چواری دایکی شوێنی نیشتە جێبوونی شاری حقیقی و بێخەوشەوە بەڵێ هەروەها چیشمان نووسی لەگەڵ ئامادە کردووە فۆرمی بایعی چونکە سەلەی خۆراک کە دابەژەکرێت لە ڕێی فۆرمی بایعیەوە دابەژەکرێت بۆی ئەو کاتە تووشی ئیشکالی ئەوەش نەبین بڵێن چۆن تەوزیعیکین و چۆن نەیکەین بۆی هەموو شتەکان لەبەر دەستیانە ساڵێکی 16 سەبەتی خۆراک وەرگرن نەک 12 بەڵێ باشە ئەمە هەم بۆ با بڵێن ئەمە بۆ پرسی ئەوانی کە چاودێری کۆمەڵاتی ئەنگرێتەوە چی لەبارەی خاوەن پێداویستی تایبەت ئێستا چەند لە هەرێمی کوردستان هەن و ئەبێ باڵێن تۆماریش کراون ئەبێ موچیان بۆ ببڕێتەوە بۆی ئێمە 7,700 کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵامان هەیە ئێستا موچیان هەیە بەنزیکی 10,000مان هەیە کە فەرمانبەرە و 100,000 دەرماڵەی پەککەوتەیی هەیە کەمە لە عێراق نییە ئێستا ئەوەی کە نردوومانەتە بەغا 13,200مان نردووە 7,000 کە هەیە کە نابینا و نابیست و جەستەی بزیۆنی و شیزۆفرینیایە ئێمە کە ئەو 13,000مان نردووە بۆ عێراق و تومانە ئەمە وەک وەجبەی یەکەم چکە زین کە 7,000 کەش هەیە ئەبێت
پشکنینیان بۆ بکرێت دیستەکانیان ئامادە بکرێ بنێرێ بۆ بەغا قبوڵیان بووە ئەم قسەیە نەخێر تا سایی چیان نەکرد باشە لە کۆبوونەوەکەشا ڕوون و ئاشکرا هاتووتەی وتی بن تەرخانی دارایی ناکەم تینەک بۆ ئێوە بوانی خۆشمایی ناکەم من لە مەسلەی کۆمەڵێک گرفت باسەکرێت لە لیستی موچە و ئەوانەیە من تایبەت بە وەزارەتەکەی ئێوە شتێکی دیاریکراو هەیە لە لیستی موچە ئێوە چاکی بکەن و لیستی موچەی فەرمانبەرەکانمان نەخێر ئەوەی کێشەی ئێمەیە دوو کێشەمان هەیە یەکەم طبعاً لە مانگی دوو تا ئێستا چەند عەقدێک بۆ ئێمە دامەزراوە سنتەری ئۆتیزممان کڕۆتۆلێک فری کردومانەتەوە لە ئاکرێ سنتەری شیاندنی ئالوودەبووانەکەینەوە لە شەقڵاوە ئەمانە عێراقەڵێ لە مانگی دوو لە لیستی مانگی دوو نەبوو بن ئەمانە ئەم عەقدە تازانە تەوانە بۆ هەنێک لە وەزارەتەکانی کە ژوایە ئەبێ ناوەکانی دەربێنن لە کاتێککە خۆیان بە هەزاران خەڵک تەعینەکەن بڵاو یەکەنەوە ئاشکرایەکەن بۆ خۆیانی ئەکەن بەس بۆ ئێمە 20 عەقد 30 عەقد ئەڵێ نابێت لە ناو لیستەکانتان نابێت بەڵام ئەمە ئێمە ئاراسی بەڕە سەرۆی حکوومەتمان کردووە کەم کێشێمان بۆ چارەسەر بکەن کە زۆر نین لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ یا لە داهاتی ناوخۆچکە ناکرێت ئێمە لە هەموو گەرمیان یەک سنتەری ئۆتیزم هەیە ناکرێت دایخین هەنی ئەمە بەڕاستی زۆر ناڕەوایە زۆر ناڕەوایە بە حەقی خەڵکی کوردستان بابەتی ئێمە کێشەی ئێمە لیستی کەمەندامانە کێشەکە چییە بایەمەتریان 50,000 بایەمەتری نەکردووە ئێمە نازانین بۆ نەکراوە تەڵان کە ئێمە هاتووین نەکراوە من لە ساڵی 2021 نووسراوێکم کردووە کە بایەمەتریان بۆ بکرێ نەکەراوان هەمویان بۆیان بکرێتەوە ساڵی 2023 جارێکە نووسراوم کردوێتەوە ساڵی 2024 دوو جار نووسراوم کردووە ئێساوا خەریکی بایەمەترین بەڵام بۆ پەلەپەلە و 50,000 کەمەندام لە کاتێکا بەشێکیان هەر ناتوانرێت بایەمەتری بۆ بکرێت چکە مناڵێکی ئۆتیزم سەیری چای دایک و باوکی ناکە وتانەزانن ئەین تەرکیز ناکە چۆن دانیشێ تەرکیز بکات سەیری ئەو جیهازەی بایەمەتریەکەون یاننا ئێستا کە ڕەنگەنەوەنی هیچ شەو بێت چکەنەوە بەرنامەکە دەست پێ کردو ئێستا ستافی تۆڕی پاراستن بەڕێوەبەرایەتەکەمان لە دیوانی وەزارەت داویژەکەن تۆڕی پاراستنی بەڕێوەبەرایی تۆڕی پاراستن لە دهۆک لە هەولێر لە سلەیمانی لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕاپەڕین لە سۆران لە زاخۆ ئێستا لە دەوامان بەدەمەوە هاتن هەیە ئەچن بەڵێ بەڵام هەنێکی ناتوانرێ بۆی بکرێت ڕوونە شەلەت دەماغ بۆی ناکرێت شیزۆفرینیا بۆی ناکرێت بیرکۆڵ ناوەستێت ئەمە بە بەغاوتراوە کە ئەمە ناکرێت لێک چارەسەرێ باسمان کرد بەڵام هیچ وەڵامێکیان نایینەوە بەڵام ڕۆژی چوارشەمە کە کۆبوونەوە بوو بەڕێ سەرۆکی حکوومەت خۆی وتی لە کۆبوونەوەی پێشوو کوێستان باسی ئەو حاڵەتانەی کردووە دیار بوو لە کەناڵێک شتێک قسەم کردی لەوە ژێم لێ بووە کە باسی کردووە بۆیە ئێوە ئەوە بکەن بە لیستێک ئەبێ چارەسەری بکەین باشە خات و کوێستان ڕسمەکە گەورەترەکەم لە ئەنجومەنی وەزیرانی و بە دڵنیاییەوە ئاگات لە بەشێکی باش لە وردەکاریەکان هەیە ڕاستە خۆت لە وەزارەتی دارایی نیت بە دیاریکراوی بەڵام لە ئەنجومەنی وەزیرانی و گفتوگۆکان بە دڵنیاییەوە ئەزانی چیە و چی نییە با من زۆر بە کورتی بڵێم کێ ڕاستەکە لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە هاتوو تەیف وەکو خۆت وتت یان هەردوو لا بەشێک لە حەقیقەتیان لایە و ئەبێت چارەسەر بکرێت خۆی من ئەو تەفاسیل وردەکاری بەڕاستی نازانم ئەمە یەک دووەم من 5 ساڵە وەزیرم بۆ یەک جاریش لە باتی هیچ وەزیرێکیکە نە لێدوانم ماوە حەق بەخۆم نایم نە لێدوان بم نەڕوونکردنەوە بم ئەوە ئیشی من نییە و ناشی کەم بەڵام ئەوەی کە من لەم کۆبوونەوەیە لە بری وەزیریدا قسەم بۆ بکەیت لە بەدی هیچ وەزیرێ قسە ناکەم بە دڵنیایی وەکو گرفتەکە کە لە ئەنجومەنی وەزیران و ئێوەش ئەندامێکی ئەنجومەنی وەزیران وەزیری تەنها ئەو دوو ڕۆژەی کۆبوونەوەکانەکەم باشە من بۆ خۆم ئێمە بابەتەکانمان تەرحە کرد مەسەن وەزیری
بازرگانی پیشەسازی بۆ نمونە وەزارەتی کشت و کاڵ بۆ نمونە وەزارەتی دارایی هەرێکە و بابەتی خۆی تەرحە کرد بەڵام من بەڕاستی هەستم کرد یعنی ناومێد بووم لە تەعاملی ئەوان نەوعێک بوو بەداخەوە بۆچی چیت بینی هەر ئەوەی کە وەزیری کار نەهات بۆ کۆبوونەوەکە بەس بە هاتاجوو لێ بگرتی ناخۆشە نەبوو قەراری لێبین یا ڕازی ببێت بە هاتاجوو لێ بگرتینە لەگەڵ هاوتاکەی خۆی وەزیرێک ئامادە نەبێ دانیشە خۆی و ستافەکەی من هەموم دیرعامەکانم بردبەوە یەک ئەوە نەمان وەرەقە پێ بوو دەستوری عێراق یاسایی خۆمان بە کوردی و بە عەرەبی ڕێنماییەکانمان بە کوردی و عەرەبی یاساکانی ئەوان ڕێنماییەکان بەس گوێ لێ بگرتینایە هەنی هەر ئەوەی کە ئەو ئامادە نەبوو بێت نیم ساعت لەگەڵ ئێمە دانیشێ بەلامەوە ئامەکەیە بۆ نمونە وەزیری دارایی تەیف سامی یان ئەوانەی دیکە کە هەمووی ڕوونکردنەوە بوو بەڵام خۆ دەزانی من ڕاستە ڕاضیاتم تەواو کردو بەس ئابووریم نەخوێندووە چونکە ئابووری جیا لە ڕاضیات بۆیە لە زمانی ئابووری تێناگەم. خات و کوێستان لەبارەی ئەنجومەنی وەزیرانی خۆمانەوە ڕاستیەکەی یان سیرکردنی لایەنەکان لە هەرێمی کوردستان هەتا ئەوانەی پێکەنەری حکوومەتیشن کابینەی نۆن بۆ پرسی موچە جۆرێک لە جیاوازی ئەبینی جا ئەمە ئەگەر لەسەر ئاستی میدیا بێ یان هەندێک جار ڕاستیەکەی لە دوانی بەرپرسەکانیشیان بێ ئێمە لە هەرێمی کوردستان کاتێ باسی پرسێکی گرنگی وەکو ئەم پرسە داراییانە لە چواردەوریا بە دڵنیاییەوە پرسی موچەش لەگەڵ بەغداد ئەکەین هەر بەڕاستی دیدی ئەنجومەنی وەزیران بەگشتی یەک دیدە یان دیدێکی دیاریکرا لە ناو کۆبوونەوەکە نایەک دیدە لە دەرەوە چۆنە من نازانم بزە ناو کۆبوونەوەکانە هەمومان کە باسی موچە و قوتی خەڵکەکەین پێمان وایە لە پێشینەی ترین کاری ئەنجومەن دابینکردنی موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆیە لەوێ هەمومان بەو شێوەیە قساکەین هەمومان بەو شێوەیە دیفاع لە موچە و لە بوجە و لە قوتی خەڵکەکەین لە دوای ئەوە چی ڕوئیانە ئاگام لێنە من دەی بەرپرسم بە شتێک تەندروستی ئەزانی ئەم پرسە یعنی بۆ سیاسەتکردن بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ڕاستیەکەی بوون بە بەشێک لە ناو کابینەیەکی دیاریکراوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەی کە وای پیشان بی لەگەڵ ئەم پرسە گرنگانەیە کە جۆرێک لە جیاوازی هەیە بەڵام وەکو ئێوە ئەڵێن لە ناو ئەنجومەنی وەزیران نەخێر بەڵام ئەهێنە دەرەوە و ئەبێ کە ئەڵم ئەهێنە دەرەوە مەبەستم تۆ نییە یەتە دەرەوە سەری خەڵکی پێشێنن ئەبێ بە بابەتی میدیایی ڕاستیەکەی ئەبێ بە بابەتی دەستشکانەوەی نێوان لایەنەکان هەر بەڕاستی مەشتێکی تەندروستە مەشتێکی وڵڵاهی ئەتوانین لە خۆیان بپرسی من بۆ خۆم باسکراوە لە ئەنجومەنی وەزیران کە بۆچی ئاواکەن من بۆ خۆم لە ئەنجومەن چی بڵێم لە دەرەوە ژەواڵێم و ئێمە وەکو تیمێک توێندمان خواردووە و ئەرکمان خزمەتکردنی خەڵکە ئەبێ هەموو جوهدێکی خۆمان بخەینە گەر بۆی خزمەتی خەڵک بکەین ئەگەر بۆ خزمەتی خەڵک نەبێت ئەمڕۆ کە ڕۆژی پێنجشەمەیە ڕەنگە زۆربەی خەڵک لە سەیران بێ مۆزەفەکانی وەزارەتەکەی ئێستا لە دەوامن پێشم وتون ناڕۆنەوە تا بەیانی هەموو سەری سعاتێ تەلەفۆنتان بۆ کەم بزانم چیەکەن جاخۆی ئەمە شتێکی باشە خات و کوێستان بەڵام ڕاستیەکەی لە کاتی خۆیان بکرایە بە دڵنیاییەوە هەم بۆ خەڵک هەم بۆ خۆشتان باشتر بوو لەسەر وەزارەتی کار نییە بەتەنیا من بەرپرس نیم لە کابینەکانی پێشوو لە پێشوو بۆ نەکراوە من نایزانم هەرچەنە پێم وایە بەهۆی ئەوەی کە ئەهلیەتی قانونیان نەبوو ئەوانیشدیان کردووە هەنێکی خوار 18 ساڵ بوو ئەو کاتە ئێستا ڕاستە 18 تەواو کردو ئەمە بۆ وەزارەتەکەی خۆت من ئەوەی بەیامەتری باسەکەم ڕوونە طبعاً خوار 18 ساڵ ئەهلیەتی قانونی نییە بەیامەتریان بۆ نەکردووە ئەوەی شیزۆفرینیا بیرکۆڵ شەلل دەماغ داون نیان کرد هین داونیش طبعاً بۆی ناکەن داون و ئۆتیزم هۆکارەکەی ئەوە بۆ کەنیان کردووە من پێم وایە بۆ هۆکارە نەکراوە ئێستاش ڕەنگە 12,000 کەس نەتوانین بەیامەتری بۆ بکەین ئەو حاڵەتانن ینی وتومانە هەتا ئەو ڕاددەی ئەگەر جیازەکە ببرێتە ماڵیشەوە بەڵام کێشەکە ئەوەیە مناڵێکی ئۆتیزم تەرکیز ناکە سەیری ئەو جیهازە بکە نایکات خۆ ئەمە بە زۆر نییە بەڵام بۆ ئەوە بێت چارەسەری بۆ بدۆزینەوە بەڵام هەر چۆنێک بێت ئێوە تا سەری ساڵ ئەوەی پێتانەکرێت بە دڵنیاییەوە ئێمە تەواوی یەکەین بە دڵنیاییەوە
خات کوێستان لەم ڕۆژانەیە پرسێک دوێنێ بوو پێم وابێ مەسەلەی لێبوردن لە غەڕامەی دواکەوتنی ئەوەی دەستەبەر باشە ئەمە چۆنە کێ ئەگرێتەوە و چێ سوودمەندە بێ لێی بۆ کێ باشە خۆی خۆ دەزانین ئێمە ئەم کابینێ زۆر گرنگیمانەوە بە مافیکرێکار بە تایبەتی دەستەبەرکردنیان بۆ ئەوەی لە پاشە ڕۆژا وەکو هەر کەسێک لە کەرتی گشتی فەرمانبەرە یاکرێکارە بەو شێوەیە ئەویش خانەنشین ببێت طبعاً کۆمەڵێک زۆر کۆمپانیا شوێنکاری تر شوێنکار لە سەرتاشێک ئەگرێتەوە لە نانەوەخانەیەک ئەگرێتەوە هەتاکو و کۆمپانیایەکی زەبەلاحی نەوت ئەمانە کرێکارەکانیان پێشتر بەشێکی خوان زیوەتەوە لە دەستەبەر بەشێکی هەردەی زانیوە دەستەبەر چییە ئێستامانە بەشێکیان قەرزارێکی زۆری تاڵ غەرامەی هین هەیە غەرامەکەی لای ئێمە تەساعودیە بۆ نمونە بەشێکیشی کەم تەرخەمی ئەم وەزارەتەی ئێمە و سەندیکای کرێکارانیش بووە چکە لیژنەی دەستەبەری کۆمەڵایەتی کە ئەچێ بۆ شوێنکارێک نوێنەری سەندیکای کرێکاران و ژووری بازرگانیشی لەگەڵا زۆرێک لە فەرمانبەرەکانی ئێمە چوونەتە بۆ نمونە مەطعمێک یەک دوو سوێ ناوەکانیان نووسیوە ئەمەش هینەکانیانە موچەکانیان و تویانەوە زەمانە ئیتر پێی نەوتووە تۆ سەری مانگ ئەبێ بێ ئەم پارەیە بێ ئەگەر ئەم پارەیەنەی غەرامەیە چێتە سەر غەرامەکەش تەساعودیە خەڵکەیە 15 ملیۆنی بەشداریەکان قەرزارە بەس 30 ملیۆنی غەرامەی لەسەرا ئەمە یەکەم بۆ مۆزەفەکانی ئێمە باشە دووەم بۆ خاوەنکار کە غەرامەکەی لە کۆڵە بێتەوە پارەی بەشداریەکانەیەت ئەوەن بۆ کرێکاریش سوودی هەیە بۆ لەبەرەوەی بەشداریەکەی خۆی و خاوەنکارەکە کە لە ساحەڤەیە چێتە سندوقەکەەوە دەستەبەرەکەی بۆ حسابە و هەر شوێنکارێکیش کە قەرزەکەی لەسەر نەما ئەوەندە زەکاتەوە بەچی بە پارەی دانی بەشداریەکان واتە بڵێ قازانجەکە سێلایەنەیە فەرمانبەرەکانی ئێمە کرێکار خاوەنکار هەمووی پێکەوە بەسراوەتەوە بەیەکەوە کە پارەکە چێتە سندوقەکە دوجار کرێکارەکە کە خانەنشینە بێت لەو سندوقە و پارێ وەرەگرێت ئێوە دڵنیان لەوەی شوێنکارەکان دێن بەدەم ئەم داواکاریەوە من بەبست یعنی ئەی ئەگەر نەهاتن بەدەم داواکاریەکەەوە قەرزەکە لێخۆشببوونی هەر بۆ ئەکرێ یان لەو کاتەیە لێخۆشبوونەکە نایگرێت ئێستا لێبوردنی ئەم جارەمان تا سیوێکی دەیە یەکی 11 لێخۆشببوون بۆ کەس ناکەین بۆیە هیوادارم لەم بەرنامەی ئێوە پێم خۆش بکەم پرسە و ڕوژان هەموو خاوەنکارێک هەموو شوێنکارێک گوێی لە من بێت کە لە ڕۆژی یەکشەممە پشووە لە دووشەممەوە دەستکەن بە مامەڵەی لێخۆشببوون لە قەرزی دەستەبەر کە لە ساسە لیان خۆشە بین چکە سیویەکی دە کۆتایی پێێت ئەگەری درێژکردنەوەی ئەبێیان نا واللهی زۆر گەشتبین نیم لەبەرەوەی ئەمە چەندەمین جارە درێژەکرێتەوە جا من شتم یەک تۆز بیرەچێتەوە تۆ بیرم خەرەوانێ لە ئەوەی دوێنەیە ئەو تەریخە ئەو سیوێکی دەیە دیاری کراوە یان دیاری نەکردووە بەڵێ دیاری کراوە تا سیوێکی دا دیارە من بیرم چووە ڕاست گرفتێک هەیە لە هەرێمی کوردستان من نازانم ئەمە ئەکرێ من بیبەستمەوە یان نابەزەی کەم بە پرسیار سندوقی خانە نشینیشمان هەیە بەڵام پێوی بۆ وەزارەتی داراییەوە پارێمە ئەوەی ئێوە وا نابێ ئەوەی ئێمە پارەیتە ملیارێ تریلیۆنێک و 359 ملیار و ئەویکەین بیر نییە زۆر زۆرە زۆرە بەڵێ بەڵێ پارەیتیایی بۆیە بێگرفتن وەنیە ئێمە هەر کرێکارێک خانەنشین ببێت یەکسەر وەزارەتی دارایی بە 2 مانگجارێک 2 ماشیاتێ ساڵی 2023 فەرمانبەری خانەنشین چەند موچەی وەرگرتووە؟ 9 کرێکاری خانەنشین لەلای ئێمە 12 موچەی وەرگرتووە لەو سندوقە وەریەگرێ فەرمانبەری خانەنشین لە ساڵەکانی 2021 و 20 ئەوانە لە ساڵ 21 لێ بڕدراوە کرێکارەکانی ئێمە هەموو یەکی مانگێک بەبێ دواکەوتن ینی یەکی مانگی 2 مانگ وەرەگرێ یەکی مانگی 4 2 مانگ وەرەگرێ بەبێ لێ بڕین بەبێ پاشەکەوت لە کاتی خۆیان موچەکەی بە مۆڵی وەرەگرێ بۆیە ئەمە ئەڵێ کرێکاریش نەبووین بەڵێ ڕاستە نا
کرێکاری جەنابێ و مافی خۆتە داوا لە بەرپرسی کەناڵەکەتان بکەیت تۆ ئەو بەڕێزانەش دەستەبەر بکە و ئەگەر نەش کراون لیژنە ئەنێرم لە بەڕێوەبەرایەتی دەستەبەر کە ئەبێت زەمانتان بۆ بکەن مانگانە خۆت لە سا 5 معاشەکە دەخەیتە ئەو سندوقەوە کەناڵەکەت لە سا 12 بۆ ئەیە ئەمە بە خزمەت بۆ حسابە ئەگەر لە کەرتی گشتیدا مەزرای ئەتوانی ئەم خزمەتت بەری بۆ ئەوێ ئەگەر لەم کەناڵە وازت هێنا چوویتە مەعمەلێک چوویتە کۆمپانیایەک چوویتە سەرتەشخانەیەک ئەم خزمەتە دەبیتە ئەوێ بۆت حسابە ئەگەر لە ئیشەکەت کەوتی و تووشی پەکەوتەیی بووی بەپێی ئەو پەکەوتەیەت خانەنشینی بۆ بڕنەوە ئەگەر خوا نەخواستە لە ڕێی ئیشەکەت گیانە لە دەستە مناڵەکانە هاوسەرەکەت خانەنشینەکە دۆرەگرن جەماعەت گوێتان لەم قسانە شتێکی باشە ئەنجا دواتر ئەگەر مای توی شەڵا هیچێ بەسەر نەهاو لە ئەخیرا بەپێی تەمەن و ساڵانی خزمەتە وەک هەر کەسێکە لە کەرتی گشتیە خانەنشینە بیت بۆیە تۆ هاوکارەکانە پێویستە شار لە کەناڵەکەتان بکەن و ئەگەر نەشاتون من لیژنە ئەنێرم بۆ ئەوەی دەستەبەرتان بکەن چکەوە مافی خۆتانە کرێکار لە لای ئێمە ئەو کرێکارە نییە کە دیوار دروستەکان کرێکار بە پێی پێناسەی یاسای کار پرۆفیسۆرێک کە سەرۆکی زانکۆیەکی ئەهلیە بەمەرجێک لە کەرتی گشتیدا نەمەزرابێ کرێکارە هەتا پاکەرەوەیەک ئەمانە هەمووی ناوی کرێکارە و هەمووی مافی هەیە دەستەبەری بۆ بکرێ باش لەبارەی ئەم دەستەبەری کۆمەڵایەتیەوە ڕاستیەکەی چەند ساڵە لەمە و پێش جۆرێک لە گلەی لەبارەی هۆشیاری خەڵکەکەەوە هەبوو بۆ پرسی دەستەبەری کۆمەڵایەتی ئەمە باشتر بووە لە جاران لەو باشتر نەبوو ئەو شیاریە نەکرێکار ئەو شیاریە زۆرەی هەبووە هەنێک لە خاوەنکارەکان نەیان بۆ وشیاری بەس هەنێکیان لەبەر چاوچنۆکی دەستەبەریان نەکردووە ئەمە ئێمە چیمان کردووە ئێستا بەڕاستی بڵێ هەڵمەتمان دەست پێ کردووە باسی ئەەکەین بەرنامەی لەسەرەکەین وامان کردووە ئینجا کۆمەڵی ڕێنماییمان دەرکردووە ئێستا لەم سلەیمانیە هەر نەخۆشخانەیەکی ئەهلی هەر خوێندنگایەک هەر زانکۆیەک ئەگەر ئەمە بۆ بڵێ مەطعەمێکیش کە مۆڵەتی تەدروستی هەیە ئەگەر پاکتاوی دەستەبەر لە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە نەبات بۆ وەزارەتەکەی خۆی مۆڵەتی بۆ تازە ناکەنەوە ئێستا لەم شارەی ئێمە نەخۆشخانەی ئەهلی هەیە لەبەرەوەی ئێمە پاکتاوی دەستەبەرمان بۆ نەکردووە وەزارەتی تەندروستی مۆڵەتەکەی تازە نەکردوێتەوە بەس بۆ ئێرەیان بۆ هەموو کوردستان ئەنجا کاتێک کە نەخۆشێک لەم خستخانە ئەهلیە بێ مۆڵەتە گیان لە دەستەیە ئەو نەخۆشخانەیە بەرپرسیارە خاتی کوێستان ئێستا ژمارەکە گەشتوتە چەندەوانی کە دەستەبەری کۆمەڵایەتی ئەیانگرێتەوانێ بەشدارن و ئەوانەی ئێستا خاننشینی ئەو دەستەبەری کۆمەڵایەتی وەرەگرن وڵڵهی ببوورە ئامارەکە چکە ئەزاین بۆ دیار نییە چکە هەفتانە زیاکە باشە بەڵام بەردەوام هەم هۆشیاریەکە هەم ژمارە ئەوانەی کە خۆشیان تۆمارەکەن خاوەنکارەکانیش باش ئێمە کە هاتوین لە سا 10 کرێکار دەستەبەر بووە ئێستا نزیکمان کردوتەوە لە سا 60 ئێستا ئێمە ناتوانین پارە وەرگین لەبەرەوەی ئەوەنە خاوەنکار و ئەبێ هەموو مانگێ بێ پارە بێنێ لە سلەیمانی ئێستا 22,000 شوێن چالاکە واتە دەستەبەرە یا مانگانە 22,000 شوێن مانگانە بێ بە پارە با بە ئێمە 100 مۆزەفمان هەیە بۆیە ئێمە جاری وهەیە ناتوانین پارەکە وەرگین ڕوونە من لەبارەی ئیشەکەت وەکو وەزیر پرسیارم نەما ئەمەی دیکە کە باسی یەکەم ئەتوانی وەڵام بیت ئەتوانی وەڵامیشم نەیتەوە لەبارەی بزوتنەوەی گۆڕان هۆیە پرسیارەکە مەکەم ئەتوانی بڵێ من ناتوانم جواب بەمەوانەیە ئێستاوە پێ دەڵم جواب نایەمەوە لەبەرەوەی من وەک وەزیر بانکتان کردوم و پێشتاوتوم لەسەر ئەو کۆبوونەوەی کە لەگەڵ وەفدەکەی بەغا قسەتان کردووە ئەتوانی بەیانی تەلەفۆن بکەی بۆ ئەندامێکی جڤاتی نیشتیمانی بێ لێرە چی پرسیارە هەیە دڵنیام بە دڵفراوانی هەمووی جوابێتەوە منیش سپاس دەکەم پرسیارەکەم نەکرد کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی گەلەک سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت
ناوبڕێکی زۆر کورد وەرەگرمە چما لای تەوەری دۆم و میوانی بووە لەگەڵ ما بن ئەتوان بڕۆم